ئەو کاتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن ئەو ڕۆکە حەز دەکەین باس لە پیلانە 20 خاڵیەکەی دۆناڵد ترامپ بکەین کە وەکو پرۆژەیەکی ئاشتی نەوەک بەتەنیا بۆ فەڵستین شەڕی غەزە و ئیسرائیل بەڵکو بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشکەش دەکە لە ڕاستیدا پرۆژەکە 21 ماددە بوون بەڵام مادەیەک پەیوەندی بەوە هەبوو کە دەبێ ئیسرائیل داوای لێبوردن لە قەتەر بکەوە دۆناڵد ترامپ لەسەر داوای ئیتر لە سەناوی ئیسرائیلیش ئەو داوای لێبوردنەی کرد کاتێک لەگەڵ نەتەنیاهو کۆبووە تەلەفۆنی لەگەڵ میری قەتەر کرد و داوای لێبوردنی کرد ئەمە لەلایەکی دیکە بمانەوێ نەمانەوێ ترامپ ئیتر گوشارێکی زۆری لەسەر وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەردووچیان کرد و پرۆژەیەکی پێشکەش کرد وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە کۆتاییدا ناچار بوون بە ڕازیبوون بە پرۆژەکەی ترامپ پرۆژەکەی ترامپ بێگومان کۆمەڵێک خاڵ لە خۆ دەگرێ وا دیارە ئێوەش لە ڕێگەی ڕاگەیاندنەوە زۆربەی خاڵەکانتان بینیون کە گرنگترینیان ئیتر دەستبەرداربوونی حەماس و دەرکەوتنی لە غەزەیە و لە هەمان کاتدا تەسلیمکردنەوەی تەواوی ڕەهینە و دەست بە سەردراوەکانی شەڕ چ ئەوانەی لە ژیاندا ماون چ ئەوانەی مردوون تەرمەکانیان پێشکەش بگرێتەوە و ئەگەر بێت و ئەمانە لە ماوەی 72 سعاتدا دوای ڕاگەیاندنی پەیمانەکە جێبەجێ کران ئەوە ئیسرائیل بە 3 قۆناغ دەکشێتەوە و قۆناغی یەکەمینیان چەند کیلۆمەترێک لەناو شاری غەزە دێتە دەرەوە چەند کیلۆمەترێک بەتەنیا و چاوەڕێ دەکاتن هەتاوەکو قۆناغی یەکەمین و دووەمین پێک دێن یعنی قۆناغی یەکەمین و دووەمین پەیوەندیان بە ڕەهینەکان و بە ئامادەبوونی حەماس هەیە بۆ چەکبەردان و بۆ چوونە دەرەوە لە غەزە ئیتر ئەمانە ناچنەکوێ جارێ دیار نییە و ئەگەر بێت و ئەمانە پێک هاتن قۆناغی دووەمین و گوایە قۆناغی سێمینیش بە دواوە دێ سەربازانی ئیسرائیل لە غەزە نامێنن بەڵام غەزە تەسلیمی فەڵستینیەکانیش ناکرێت بەڵکو تەسلیمی کۆمیسیۆنێک دەکرێت کە بەرپرسیاری کۆمیسیۆنەکە تۆنی بلێر پێشتر سەرۆکوەزیرانی بەریتانیا بووە لەگەڵ ئەمریکادا لە دژی عێراق شەڕی کەنداوی دووەمینی ڕاگەیاندووە و لە لای ڕۆژنامە نووسان و لە لای هەوادارانی مافی مرۆڤ و لە لای یاساناسان کەسێکی زۆر خۆشەویست نیە بەڵکو بە کەسێکی درۆزن دەناسرێت چونکە تۆنی بلێر یەک لەوانە بوو کە باسی لەوە دەکرد عێراق خاوەنی چەکی کۆمەڵکوژی گەورەیە وەکو چەکی ئەتۆمی وانی چەکی نوکلەری و موشکی دوورهاوێژ و چەکی کیمیاوی ئەم جۆرەشتانە ئەوە لە کاتێکدا لە دوای ڕوخاندنی عێراق ئەمانە بە هیچ شێوێک نەدۆزرانەوە نەبینران ئاساوەڕەکانیشان نەبینرا دیار بوو عێراق لە دوای شەڕەکەی 1991 ئەم جۆرە چەکانەی بە تەواتی تەفروت و ناکرابوون و دوای ئەوە بەهۆی ئەو ئابلۆقە ئابوووریە گەورەیە کە لە سەریدا بوو عێراق ئەو دەرفەتەی نەدۆزی بووەوە کە بتوانێت سەر لە نوێ ئەو چەکانە بەرهەم بنێتەوە ئیتر ویانیش سەر لە نوێ دروستیان بکاتەوە هیچ شتێکی وانە بوو بەڵام تۆنی بڵێر سوور بوو لەسەر تێکدانی عێراق و عێراقیان ڕوخاند لە شوێنی ئەوە عێراقێکی دیکەیان دروست کرد ئەمەش بەرهەمەکەیەتی لە بۆ هەندێک تۆنی بلەر کەسێکی خۆشەویست نییە لە تەواوی جیهاندا لەو بوارەوە دۆسیایەکی خراپی هەیە بەڵام ئیتر ئەو بەرپرسیارەتی کۆمیسیۆنەکە دەگرێتە ئەستۆ و دیارە پێشتر زۆر پیلان هەبوون لە بۆ کۆتایی هێنان بەو جەنگە لە سەرەتای جەنگەکەدا تەنانەت مەسر داواکاریەکی ئاراستەی حەماس کردبوو کە ئەگەر بێت و حەماس لە ئێستاوە ڕەهینەکان سەربەز بکە و ئامادە بێ لە بۆ دەستبەردان لە تێکۆشانی چەکداری و خەباتی سیاسی بکە ئیسرائیل ئامادەیە شەڕەکە ئەنجام نەدا ئەوە لە دوای 7 ئۆکتۆبر و ئیسرائیلیەکان دوو ڕۆژ چاوەڕێی مسڕ دەکەن بەڵام نە حەرەکەتی حەماس وە بە تایبەتی جیهادی ئیسلامی کە ڕاستەوخۆ سەر بە ئێرانە ئەمە قبول ناکەن
بە هیچ شێوەیەک ئەمە قبول ناکەن ڕاهینەکان سەربەست ناکەن ئیتر و شەڕەکە دەستی پێکرد لە دوای ئەوەشدا چەندین هەنگاوی دیکە هاتنە پێشەوە بەڵام هەتاوەکو ئەو دواییانە نە حەماس و نە جیهادی ئیسلامی ئەویان قبول نەکرد ئێستا کەش دەبینین دیار نییە سەدیسەد حەماس و جیهادی ئیسلامی ئەمە قبول دەکەی یان نە وا دیارە ئەو وڵاتانەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی لۆجستیکیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە یارمەتی بە شێوەیەک لە شێوەکان یارمەتی بزوتنەوەی حەماس و جیهادی ئیسلامی دەن ئەمانە هەمویان لە پەلوپۆ کەوتونە یعنی ئێران لی دراوە قەتەر لی دراوە تورکیا خەریکە لی بدرێ و لە ترسان ناوێری هیچ شتێک بکات تەنانەت ناوێری ئۆفیسی حەماس لە وڵاتەکەیدا بکاتەوە بە قسە لایەنگری حەماسە حەماس وەکو موزاهید و تێکۆشەر و فیدایی دەناسێنێ بەڵام لە هەمان کاتدا لە ژێرەوە بەردەوام لە ڕێی ئەمریکا چ ڕاستەوخۆ بازرگانی لەگەڵ ئیسرائیل دەکاو لە ڕووی کردداریەوە هیچ هەنگاوێک نانێ ئیتر لە بۆ هەندێ مەسریش بە خۆتان دەبینین کە کێشەیەکی وهای نییە هەتا دوای یارمەتی حەماس بدە ئیتر کێشەکەی مسر ئەوەیە چەند ملیۆن فەڵستینیەکی دیکە لە حەماس کە لە ناویاندا ڕنگ بێ ئەندامانی ئیخوان موسلیمین هەبن نەچنە مەسەر چونکە مسر وڵاتێکە لە بواری ئابوووریەوە هەژارەیتر و ئەمە ڕنگ بێ مسر تووشی کێشە بکە لە ئایندەدا چونکە مسر پەیمانێکی هەیە پەیمانی کامپ دەیڤید هەیە کە مسر لەگەڵ لە ڕێگەی نەتەوەی گرتوەکان لەگەڵ ئیسرائیلی مۆر کردووە کە مسر دان بە ئیسرائیل بنێو ئیسرائیل و مسر لە بەرامبەر یەکتریدا شەڕ نەکەن بەڵام ئەگەر بێت و 2 ملیۆن غەزەوی بسنە مسر چێ ئەڵێ لەناو ئەوانەدا ئەندامی حەماس نین و ئەو ئەندامانی حەماس ئەم جارە لە مسرەوە لە سیناوە پەلاماری ئیسرائیل بدەن ئەمە کێشەیەکی زۆر گەورە دروست دەکات چ لە بۆ ئاسایشی ناوخۆی حکوومەتی مسر کە کێشەی لەگە ئیخوان موسلیمین هەیە چ لە بۆ ئاسایشی دەرەوەی مسر کە ڕۆبەڕووی شەڕێکی دەکاتەوە لەگەڵ ئیسرائیل لە بۆ هەندێک ئیتر کێشەکەی مسر ئەوەیە ئێستا ئەم وڵاتانە هیچ زۆرە چارەیەکی دیکەیان نەماوە بەو پیلانە ڕازی بن و ڕازی نەبن هیچ چارەیەکی دیکەیان نەماوە بۆیە ڕازین و ئێستا کە ماوەتەوە لە چەند سەعاتی ئایندەدا حەماس چ وەڵامێکە داتەوە وەڵامێکی ئەرێنی ئەو قۆناغت داتەوە یان جینۆساید و کۆمەڵکوژیەکەی ئیسرائیل نەتەنیاهۆ بەردەوام دەکات و لێرەدا تەماشا دەکەین لە هەمان کاتدا دەتوانین ئەوە بڵێین کە ئەمە بەگشتی بەدڵی فەڵستینیەکانە بۆ چونکە فەڵستینیەکان چەقۆ گەیشتۆتە سەر گەردەنیان ئیتر ئەگەر چەند ڕۆژی دیکە ئەو هەڵایە بەردەوام بکە بە ئەگەری زۆر مردنی 1 ملیۆن کەس لە غەزە یعنی ئەکرێ بخەینە بەرچاومان ئەمەش کێشەیەکی زۆر زۆر گەورەیە و لە هەمان کاتدا دەبینین ئیتر فەڵستینیەکان چارەیەکی دیکەیان نەماوە هەمویان ئیتر گەشتونەتە ئەو قەنەعەتە تێکۆشانی چەکداری لە بەرامبەر ئیسرائیلدا واتایەکی نییە جگە لە زیان جگە لە ماڵوێرانی جگە لە دەستدانی هەموو دەستکەوتێکی تر وە ئەمە دەرفەت بە ئیسرائیلەدا کە تاوەکو دێ داگیرکاریەکانی زیاتر فراوانتر بکەم ئەمە لە سەرەتایی دەستپێکردنی بزوتنەوەی فەڵستینیدا لە ئارادا بووە بەڵام ناسیۆنالیزمی عەرەبی و ئیسلامی سوننا بەردەوام هەوڵی داوە ئەم جۆرە تێکۆشانە بێمەعنایە بەردەوام بکە لە هەر شوێنێکدا کە ئەتۆ تێکۆشانی بە تێکۆشانی چەکداریدا نەتوانی ئەنجام وەربگری ئەتۆ ناچاری دەست لە چەک بەردەی دەست لە تێکۆشانی چەکداری بەردەی و ئەم کاتە ئەتۆ یان دەبێ بە تەواوەتی واز لە تێکۆشانی چەکداری بێنێ دەست بە تێکۆشانی سیاسی بکەیت یان دەبێت ئیفلاسبوونی خۆت ڕابگەینی و کۆتایی بە خۆت دابینی زۆر بزوتنەوە ئەمەیان کردووە یوانی بە شێوەیەک لە شێوە هەنگۆڕانکاریان تێدا کردووە کە ئێستا پەکەکە خەریکە ئەمە دەکا ئیتر تا دێ کۆتایی بە هەموو ئەو شتانەی سەر بە پەکەکەنە دەهێنێ بە تەلەڤیزیۆنەکەشیانەوە بە دیبلۆماسی و ڕاگەیاندنەکەشیانەوە هەموو شتێکیانەوە تەسلیمی بزوتنەوەی یاسایی باکووری کوردستانی دەکەن و درێژە بە تێکۆشانی سیاسی دەدەن بەڵام بە مۆدلێکی دیکە بە تیۆریەکی دیکە بە شێوازێکی دیکەی ڕێکخراوەیی جیاوازیاوە ئەمە لە زۆر شوێنی دنیادا بینیومانە بەڵام سووربوون لە سەرخەباتی چەکداری بێمانە
بەڕاستی ئەنجامێکی وای نییە جگە لە هەندێک وڵات کە ئەتوانن بەکارت بێنن و دواییدا دەبێتە بەڵا بەسەرتەوە. ئیتر ئەمە کڕۆکی مەسلەکەی لە هەمان کاتدا لە بۆ ئیسرائیلیەکان تەماشا بکەین ئەو بابەتە حکوومەتی ئیسرائیل کە حکوومەتێکی ڕاستڕەوە واتە حکوومەتی نەتەنیاهۆ بەتەنیا حکوومەتی بنیامین نەتەنیاهۆ نییە بەڵکو لە پشت بنیامین نەتەنیاهۆ چەند ڕێکخراوێکی تندڕەوە ئاینیە جوولەکەکان هەن زیۆنیستەکان هەن و ئەمانە جگە لە قەتل و عام و پاکسازی باوەڕیان بە هیچی دیکەنیە و بە هیچی دیکە ڕازی نابن لە بۆ هەندێک ئەوانیش ئەو پیلانە بەدڵی ئەوانیش نییە بەڵام بمانەوە نەمانەوەی لە بۆ ئیسرائیل کێشەیەکی زۆر زۆر گەورە دروست بووە کە بنیامین نەتەنیاهۆ لەسەر کورسیەکەی لە نەتەوە یەکگرتووەکان لە ساڵۆنێکی بەتاڵدا قسەی کردی هەموو خەڵکەکە هاتە دەرەوە لە دەرەوە خۆپیشاندان هەبوو وڵاتانی جیهان وڵاتانی گەورە گەورە وەکو بەلجیکا وەکو ئیسپانیا وەکو بریتانیا وەکو فەڕەنسا دانیان بە دەوڵەتی فەڵەستینی نا هەرچەندە ئەو دان پێداناناوە یانیش ئەو دەوڵەتە بەڕای من معنایەکی نییە ینی دەوڵەتێکی وەکو ئەرمەنستان چوارچێوەی داخدا و ئابوووریەکی خراپ نەبوونی سەروەری لە هەموو بوارەکاندا نەبوونی سەروەری واتای چییە باشە یەک دەوڵەت بێ و ئەو دەوڵەتە دیموکرات بێ باشتر نییە ئیتر ئەمانە هەمویان هەن لە بۆ هەندێک ئیسرائیلیەکانیش بە ناچاری دەبێ بەو پیلانە ڕازی ببن چونکە بەڕاستی ئیماژی دەموچاوی دەوڵەتی ئیسرائیل لە بەرامبەر جیهاندا زۆر زۆر ناشیرن بووە و ئێستا کە ئیسرائیل لە ناو گۆشەگیریەکی زۆر زۆر گەورەدایە ناچارن ئەمانیش دان بەو پیلانەدا بنێ بەڵام وەکوتم کڕۆکی مەسەلەکە سەرەداوەکە لەوەدایە حەماس ڕازی دەبێ بە ڕادەستکردنەوەی دیلەکان یان دیلەکان و دیلە مردوو زیندیەکان ئەگەر ڕادەست بکە هیچ کارتێک لە دەست دەمینێ چونکە کلاشینکۆفەکەی ڕۆڵێکی وای نییە ئەو کاتە چ دەمینێ هیچ شتێک نامینێ لە بۆ هەندێک بەڕاستی ئەمە بڕیارێکی زۆر 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 کوشندەیە کە حەماس دەبێ بیدا لە ماوەی چەند سەعاتی ئایندەدا و ئەگەر بڕیارەکە درا و ئەگەر بێت و حەماس غەزەی چۆڵ کرد ئەمە شتێکی یعنی هیوایەکی گەورە نادا بە فەڵەستینیەکان و بە قەزگەی فەڵەستینی بەڵام لە بواری ژیان لە بواری مرۆڤایەتی گیانی میلیۆنان فەڵەستینی لە ئازار و لە کوشتن و لە مردن و لە برسیبوون و بێماڵی دەپارێزێ و غەزە سەر لە نوێ ئاوەدان دەکرێتەوە دەکەوێتە دەستی ژەڕید کۆشنەر و تۆنی بلێر و کۆمەڵێک سەرمایەداری دیکە و فەڵەستینیەکان لە ئایندەدا دەبنە کرێکاری ئەوان و لەمەش گرنگتر بێگومان ئەو وعدەی کە دۆناڵد ترامپ دابووی کە ڕامەڵە واتە ئەو شوێنێکی ئێستا ئیداری فەڵەستینی لێ هەیە بپارێزرێ ڕێگا نەدرێ ئیسرائیل ئیتر ئەوێن درێژ داگیر بکە ئەمانە هەمویان ئەگەر ڕوویاندا بێگومان کاردانەوەیەکی دیکەی لەسەر بنیامین نەتەنیاهۆ لێ دەکەوێتەوە ئەویش ئەوەیە بنیامین نەتەنیاهۆ کە بڕیاری دادگای لەسەرە بڕیاری لەسرە بچێتە بەردەم دادگا و دادگایی بکرێ کۆمەڵێک دۆسیایی لە دژ هەنا ئەو دۆسیانە چۆن بەکاردێن و ئەگەر بێت و ئەو بڕیارەیدا ڕاستڕەوەکان لی جیادە بنەوە بەجێی دێڵن یان نا چونکە ئەمەش پرسیارێکی زۆر زۆر گرنگە ئەو ڕاستڕەوانە دەزانن ئەگەر بنیامین نەتەنیاهۆ لەسەر دەسەڵاتدا نەمێنێ ئەوانیش ئەو خێروبێرەی کە لە سایی نەتەنیاهۆ بەدەستیان دەخەن لە دەستی ئەدەن ئەمەش هەیە مرۆڤ هەتاوە کوێستە ناتوانێت وەڵامێکی ڕاستە و ڕاستی ئەو پرسیارە بداتەوە کە تونڕەوە ئاینیەکان نەتەنیاهۆ بەجێ دێڵن یان نا ئەگەر بەزێشی نێڵن لەگەڵیشی بمێنێنەوە بشی پارێزن لە دیسان نەتەنیاهۆ دەکەوێتە ڕەوشێکی زۆر زۆر زەحمەت جا پرسیارێکی دیکە لێرەوە دروست دەبێت ئایا نەتەنیاهۆ بەرەیەکی دیکەی شەڕ دەکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەوەی بمینێ
ئایا ئێران ڕاستەوخۆ دەکەوێتە ناو زەڕەبینی قڕناسەکەی بنیامین نەتەنیاهۆ یاننا ئەمەیان لە ئایندەدا دەبینین کە ئێران لە ڕەوشێکی زۆر زۆر زەحمەتدایە وڵاتانی ئەوروپا ئەو بڕیارە مەترسیدارەی کە ئێران لی دەترسا ئیتر ئەو بڕیارەیاندا کە بە تەواوەتی ئابلۆقا خراوەتە سەر ئێران و هەر وڵاتێک ئەم جۆرە ئابلۆقانە بشکێنێ ئەو وڵاتەش دەبێ ئابلۆقەی بەسەردا بسەپێندرێ کەواتە لێرەدا ئێران پێداویستیەکانی خۆی هەم لە بواری مادی هەم لە بواری سەربازیدا لە بواری تەکنۆلۆژی سەربازیدا چۆن جێبەجێ دەکا ئەمەشیان جێگای پرسیارە ئایا چین و رووسیا بریارێکی وا ئەدەن کە لە هەموو مەترسیەکاندا لە پشت ئێرانەوە بوەستن ئەمەیان زۆر زۆر زەحمەتە یعنی بریارێکی وا هەتاوەکو ئێستا نییە پەیمانێک لە نێوان رووسیا و کۆریای باکووردا هەیە لەو بارەیە ئەگەر کۆریای باکوور تووشی شەڕ بوو مانای ئەوەیە رووسیا تووشی شەڕ بووە رووسیا دەبێت بکەوێتە ناو جەنگەکە و ئەگەر رووسیا کەوتە ناو جەنگ دەبێت کۆریای باکوور بکەوێتە ناو جەنگەکە هەروەکو بینیمان کۆریای باکوور چەندین جار سەربازی خۆی ناردنە ئۆکرانیا و لە دژی ئۆکرانیا لەگەڵ رووسەکاندا شەڕیان کرد بەڵام رووسیا و چین هەتاوەکو ئێستا لەگەڵ ئێران نایەن هەوێ پەیمانێکی وە ئیمزا بکەن بێگومان ئێران بەرەی پێشەوەی دیواری پێشەوەی شوراکانی چین و رووسایە ئەگەر بکەوێت مەترسیەکان لەسەر چین و رووسیا زیاتر دەبن بەڵام هەروەکوتم چین و رووسیا لە ئێستاوە نایانەوێ پەیمانێکی وە لەگەڵ ئێراندا ساز بکەن جا لەسەر ئەوە دەمینێتەوە کە ئایا ئەمریکا ئۆکەی دەدا ئیسرائیل جارێکی تر شەڕێکی دیکە لە بەرامبەر ئێران بکاتەوە یان نە ئەمە پرسیارە گرنگەکە دەبێت دەمەوێت لێرە بوەستم چاوەڕێی کاتژمێرەکانی ئایندە دەکەین بزانین حەماس و جیهادی ئیسلامی چ زۆرە وەڵامێکمان دەدەنەوە پرۆژەکەی دۆناڵد ترامپ پرۆژە 20 خاڵێکە قبول دەکەن یان قبول ناکەن ئەگەر قبولیان کرد ئەمە پرۆژەکە دەست پێ دەکا و قسەی لەسەر دەکەین و ئەگەر قبولیشیان نەکرد ئەمە دەرگایەکی دیکەی جەهەنەم بەسەر خەڵکی غەزە و فەڵەستینیەکاندا دەکرێتەوە و ئەمەش بێگومان ڕیسک و کاردانەوەی دەبێت لەسەر تەواوی ناوچەکە و هەرێمەکە هەتا بەرنامەی ئایندە زۆر زۆر سوپاس بەردەوام بن لە پشتگیریتان بە تایبەتی ئەوانەی سوبسکرایبیان نەکردو سوبسکرایب بکەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن لەگەڵتاندا دەمینێنەوە کاتێکی خۆسی و خۆشنەوە